عکس بوونەوەی شاخوێنبەری دڵ یەکێکی ترە لە نەخۆشیە باوەکانی شین بوونەوەی دڵی مناڵان. سڵاوتان لێبێ بەڕێزان، من دکتۆر بیلال عەبدوڵڵا، پزیشکی پسپۆڕی وردی دڵی مناڵان. یەکێک لە نەخۆشیە باوەکانی کە لە بەشی شوشەوە دەرەکەواتە لە خوردەجەوە ڕاستەوخۆ لە دوای لەدایکبوون شینبوونەوەی توندی لەگەڵایە بریتێ لە عەکسبوونەوەی شاخوێنبەری شادەماری دڵ لەگەڵ شاخوێنبەری سیەکان، واتە ئەو بۆریەی کە لە بەشی چەپەوە ئەڕوا بەعەکسەوە لە بەشی ڕاستەوە ئەڕوا و ئەو بۆری لە بەشی ڕاستەوەیە کەوتۆتە بەشی چەپەوە. ئێستا خوێنی پاک و خوێنی پیس تێکەڵ نابێ. خوێنی پاک بۆ سیەکان ئەڕوا و خوێنی پیس هەر بۆ جسم ئەڕوا. مەبەستمان لەوەیە بەشێک لە جسم خوێنی ئۆکسژینی پێناگە، بەشەکەی تری جسمی فۆل ئۆکسژینە و دوو لاتەریب دروست بوون کە خوێنەکەیان ناگاتەوە بەیەک. ئەم نەخۆشیە پێویستی بەوەیە ڕاستەوخۆ قەستەڕەی بۆ بکرێ لە کاتی لەدایکبوونە، کونێک دروست ئەکرێ بۆ ئەوەی بەرگە بگرێ هەتا ئەگاتە هۆڵی نەشتەرگەری، واتە پێویستی بە هەردووکی هەیە. یەکەم جار قەستەڕەی بۆ ئەکرێ کونێکی تیا دروستەکەین ئەم جارە، نەک کونی دڵی هەبێ و تو بڵی خراپە، نەخێت پێویستمان بە کونێک هەیە بۆی خوێنەکە پاک و پیسەکە لەبەرەوەی عەکسە ئێمە بینێرینەوە ئەو لاواتە خوێنی لای ڕاست بکەینەوە لای چەپ، چکە خۆی عەکسە. دوای ئەوە مناڵەکە بەوە ئەژی هەتا ئەگاتە بەشی نەشتەرگەری، لە بەشی نەشتەرگەری هەردوو بۆریەکەی بۆ عەکسەکەنەوە، ڕاست دەخەنەوە لای ڕاست و چەپ ئەخەنەوە لای چەپی دڵ. بەم شێوەیە مناڵەکە لە مردن ڕزگاری ئەبێ. ئەگەر هاتوو مناڵەکە لە زووترین کاتا قەستەڕەی بۆ نەکرێ و تەشخیص نەکرێ و نەشتەرگەری بۆ نەکرێ، زۆرێک لەم مناڵانە لە مانگی یەکەما وەفاتەکەن. سمارت وەرچەرخانە.